گرمکن برای شادی قبادی دا مزرینه رو رهبر عدالت یمنه برای شادی تو گل بخیراتی بود هو کی بو مفسه يا أهلا خوش وسهلا. حالین سڵاوی کتایبەتان لێ بە زۆر زۆر بجا سپاس. از بحثاب تایبەتی جی روجلاتان وراس بکم ام همی زانین روش نیا آرامه نیا جیگیره همی جی هولدن آشتی بدز بخن لی پرزگری که مازن تایبەتی جی بوی ولاتان بو نمونه گروپین چک دارن و یک شوانا جی تایبەتی جی بو نمونه حوسین یمنینه بینما ترسی تایبەتی جی بو گلک نافتیا حوسین یمنیت نفبر اب تایبەتی جی مترسیا یانجی کنترل کرنوانا حتی چرا ده ام چین تایبەتی جی پرزگری که چرا سر بکین دهاتی دا زۆر سپاس برای ئازیزم زۆر سپاس بۆ میوانداریکردم و مای خۆشحاڵێکی گەورەیە کە من ئەمڕۆکە لێرە لە دهۆکم لە هەرێمی کوردستان لە عێراق و هەستەکەم لە نێوان خەڵکی خۆمدا بەڕاستی زۆر سپاس بۆ ئەو میوانداریەش و سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان وەقتەکە لە ئێستادا کاتێکی هەستیارە دۆخێکی ئاڵۆزە لە ناوچەکە و ئەمەش دۆخێکی مەترسیدارە ئەتوانم بڵێم بەداخێکی زۆرەوە کاتێک تەمەشای ڕووداوەکان و هەڵسوکەوتەکانی حوسیەکان دەکەین لە سێدەیەی ڕابردوو بە تایبەتی لە دەیەی ڕابردوو بەداخێکی زۆرەوە دەبینین وایە یەمەنیان بردوۆتە دۆخێکی زۆر مەترسیدار بە تایبەتی لە پاش 2013 و 2014 و کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی لەو کاتە بەدواوە لە دۆخەکە لە پاش بەهاری عەرەبیەوە چۆ قۆناغێکی خراپەوە یەمەنیان بردە دۆخێکی تەواو مەترسیدار جەنگ دەستپێکردن لەگەڵ لایەنەکان لە 10 ساڵی ڕابردوودا لە ئاستی ناوخۆیی و لە ئاستی دەرەکی وای کردووە دۆخەکە تەواو قورس بێ بۆ یەمەن و ئاسان نەبێت چارەسەرکردنی و کاتێک تەمەشای دۆخەکان دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی دەبینین دۆخی غەزا دۆخی لوبنان و تا ئەندازێک حوسیەکان لە یەمەن بەشێکن لە ململانەکە دۆخەکە ئاڵۆزە کاتێک قسە لەسەر چارەسەر دەکەین چارەسەر ئاسان نییە بۆ ئەم دۆخە بەڵام من پێم وایە لە یەمەن کاتێک تەمەشای حوسیەکان و جوڵەکانی حوسیەکان دەکەین لەمێن دەبینین حوسیەکان یەمەنیان لەگەڵ خۆیان بردوۆتە گەڕانیانەوە بۆ چاخی بەردین بەڕاستی ئەمەش مای داخێکی گەورەیە پێم وایە چارەسەر بۆ ئەم دۆخە بریتیە لە جوڵە بە ئەڕە و وەرگرتنەوەی بەندەری حودەیدا و دروستکردنیەکی دۆخێکی نوێ دوورخستنەوەی ئەم گروپانە لە ناوچەکە تاوەکو بتوانین بەرەو ئاشتی بڕۆین لە 10 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستاکە هەوڵی زۆر درا بەڕێگەی جیاواز بۆ گفتوگۆکردن لەگەڵ حوسیەکان بەڵام بەداخەوە هەر کاتێک دەچین گفتوگۆ لەگەڵ حوسیەکان دەکەین ئەوان دەڵێن ئەوان دەیانێت دەڵێن ئێمە ئاشتیمان دەوێت بەڵام دوای ئەوە دەبینین دەچن بۆ جەنگ هەنگاو دەهاژن بە ئاراستەی ئاڵۆزی و ململانێ ئەمەش سیناریۆیەکە کە ئێمە بینیمانە لە 10 ساڵی ڕابردوو ئەوە پێم وایە دەبێت هەوڵ بدەین لە ڕووی سەربازیەوە ئەمانە لابەرین و هەوڵ بدەین گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنێکی مەدەنی کە لە ڕووی سەربازی و بکرێ یەمەن خۆی دەتوانێت شتێکی وا بکە چکە خۆی خەڵکی یەمەن بوو دەسەڵاتی گۆڕی ئێستا ئەوەی کە باز دەکرێ گۆڕانکاری بیرروکە یان هزری حوسیەکانە یان دەبێ ئەوان نەمینن لە ناوخۆی یەمەن یان پێویستە ئیتر هاوپەیمانیەکی بەهێزی عەرەبی هەبێ بۆ نەهێشتنی ئەوانە بۆ نمونە سعودیا سەرکردایەتیان بکە بەڵێ پرسیارەکەت پرسیارێکی گرنگە لە ڕاستیدا حوسیەکان یەمەنین و لایەنێکن کە لە ئاستی یەمەن نفوزیان هەیە و هاوکاری لە دەرەوە وەردەگرن کۆمەڵێک لایەنیان هاوکاریان دەکەن من لێت ناشارمەوە بۆ نمونە ئێران وڵا لێت ناشارمەوە هاوکارێکی زۆریان دەکات بەڵام ئەوانە یەمەنین ئێمە نامانێت لە ناویان بەرین لە کۆمەلگای یەمەنیان بسڕینەوە نا ئەمانەیە ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لە داهاتووی یەمەن بەڵام با بەڕێگەیەکی ئاشتیانە بیکەن بە شێوازێک بیکەن کە لە خزمەتی خەڵکی یەمەن بێت هەڵبژاردن ئەنجام بدرێت بە شێوەیەکی مەدەنیانە و دیموکراسیانە بتوانن نفوزیان هەبێت و ئەگەر ئەوان دەنگی خەڵکیان بەدەستێنە ئێمە لەگەڵیان داین بەڵام بەداخەوە حوسیەکان یەک بیرۆکەی عەقیدەی مەترسیداریان هەیە ئەوان دەڵێن یەمەن دەبین بۆ خۆمان و یەمەن ئێمەیە و بەڕاستی یەمەنیان گەڕانەوە بۆ ساڵانی چلەکان و پەنجاکان یعنی ئەو یەمەنی ئێستا دەژین یەمەنێک نییە کە لە ڕابردوودا هەبوو هی ئەم سەردەمەنیە و ئێمەش قبوڵ ناکەین یەمەن بۆ ئاراستەیەدا بڕوا یعنی ئەوان تۆ دەبێت
بڵێ من ئەمەوێ حکمی ئێوە بکەم بەڵام بە شێوازێکی مەدەنیانە قبول نییە بەم شێوازە وێرانکاری بۆ یەمەن بهێنرێت لەلایەن حوسیەکانەوە ئێمە نامانەوێ بە هیچ جۆرێک حوسەکان ڕەش بکەینەوە لە وڵاتی خۆیان وڵاتی یەمەن وڵاتێکی گەورەیە وڵاتێکە پێکەوە ژیان و هەمووان دەیانێت بێکۆ بژێن بەڵام ئێمانەوێ بە ئاشتی بێکۆ بژین دەمانەوێت حوسەکان بەشێک من لە حکوم بەڵام بە شێوەیەکی دموکراسیانە و هەروەها دەبێت لایەنەکانی دیکەش بتوان لەگەڵ حوسەکانە بژین نەک ئەوەی کە لە ژێر حکمی ئەوان بێت ئێمە ئەکرێ بڵێن مۆدلی دەوڵەتێکی فدرالی دروست بکەیت وەکو هەرێمی کوردستان و عێراق ئێستا عێراق فدرالیە و هەرێمی کوردستانی هەیە و خۆیان حکمی خۆیان دەکەن تۆ ئەتوانی هەرێمێک لە سەعدە و ڕەواحیەکانی لایەنەکانی دیکە کەوێتە بەشی باکووریە من ئەکرێ بکرێتە هەرێمێک بەڵام تۆ ناکرێت بە چەک بڵێ من ئەمێ حکمی هەموو یەمەن بکەم و هەمویان ئەبێ جۆڕالی من بن نەخێر تو ئەتوانی بە شێوازێکی مەدەنیانە ئەم کارە ئەنجام بدەیت لە ڕێگەی دیالۆگ ئەم کارە ئەنجام بدەیت بەڵام بەداخێکی زۆرەوە هەر جارێک هەوڵ دەدەیتەوە تۆ بە شێوەیەکی ئاشتیانە مامەڵەکە حوسەکان بکەیت ئەوان بەجێک لە جۆرەکان مراوغە دەکەن و ڕاشکاونین لەگەڵ و دۆخی یەمەن دەبەنە دۆخێکی ئالۆزەوە هەر کاتە دەتەوێت دانوستانیان لەگەڵا بکەیت ئەو شتە دەکەن کە خۆیان دانوێت نەک ئەو شتێک کە هەموو لایەنەکان خوازیارن حتا لە 2017 کە هەوڵدرا کە حکوومەتێکی شەرعی دروست بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت دەسەڵاتی هەبێت بەسەر بەندەری حودەیدا بەڵام بەداخەوە دیسان حتا کۆمەلگای نێو دەوڵەتی سەپاندی بەسەر هەموو لایەنەکانە بۆ ئەوەی کەوا بە شێوازە بڕات لە پێناوی مرۆیی و هاوکاری مرۆیی هەوڵماندا بەڵام دیسان هەندێک بە هەمان شێوە نەبوو لە یەمەن هەندێک بینە دەرێ دوورکەوینە لە حوسیەکان باسی نمونەی کوردستانت کرد ئێمەش دژمنمان زۆر بوو هەتا گەیشتین بەوەی کە ئێستا و ئێستاش لەگەڵ داوی حتمان پێشتر حتمان هاوڕێتی ئەو هاوکاری هەر هەبوو هەریش دەبی بەڵام ئەو نمونەی کە ئێستا دەیبینی تو وەکو گەنجێک کە لە کوردستان بەو ئاسایش و ئارامەیە کە هەیە و باسی ئاشتی دەکرێت و لە یەمەنی ئەوەی دیکە لە عێراق ئەوەی دیکە لە سووریا ئەوەی دیکە توزانم لە ئەمریکا لە بەریتانیا ئەم نمونە جوانە هەتا چ ڕادە دەتوانین پەرەی پێ بدەین ئەو ئاشتەیە کە هەموو لایەک هەوڵی بوو دەدا دەتوانین بەدەستی بینین لە ڕێگەی گۆتوبێژ دیالۆگ پرسیارەکەت پرسیارێکی گرنگە ئەمڕۆ ئێمە لێرە لە کۆربەندی ئاسایش و ئارامی گفتوگوی زۆر ئەم بابەتانەمان کرد کە بەڕێزت پرسیاری لێ دەکەی ئەم پرسیارانە و ئەم بابەتانە تەنیا لە یەمەن نییە ئێستا غەزە دەبینین لە لوبنان دەبینین لە سووریا دەبینین و عێراق ئینشەڵا نابێتە بەشێک لەم ئالۆز و ململانیانە کە بەرەوچی هەمووانی گرتووە ئێمە گفتوگوی هەموو ئەم بابەتانەمان کرد تێڕوانی جیاوازی وڵاتان و ئەکادیمیستەکان بخرایە ڕوو هەوڵدرا دەست لەسەر کۆمەڵێک چارەسەر دابدرێت بۆ ئەوەی کە بەرەو ئاشتی هەنگاو بنین هەشتا ئاشتیەکی هەمیشەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام بەداخۆ هەندێک لایەن هەن لە ناوچەکەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە گوتاری ڕق ئامێز و دژایەتیکردن کار دەکەن و لەسەر بنەمای عەقڵانیەت مامەڵە ناکەن و دەبێت هەنگاوەکانیشان دەمانبات بەرەو جەنگێکی خوێناوی کە لە بەرژەوەندی هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ئێمە نییە بۆیە کاتێک ئێمە بەو ئاراستە دەڕۆین بە دڵنیای و مەترسیەکان گەورەتر دەبن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چارەسەریش بەدی ناکرێت بۆیە پێم وایە چارەسەری باشترین چارەسەر ئەوەیە کەوا هەمومان بزانین کەوا داهاتووی خەڵکە و ئەوەش بە ئاشتی بەدی دێت کاتێک بەرەو جەنگ دەڕۆین هەمووان وێران دەبن ژێرخانەکان تێک دەشکەندرێن وڵاتەکان بەرەو دواوە دەڕۆن و ژیانی مرۆڤەکان دەکەوێتە مەترسیەوە پێم وایە کەوا ئیرادەیەک ویستێک هەیە بۆ ئەوەی کە بە شێوکی عەقڵانیانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکرێت و خۆمان بە دوور بگرین لەو جەنگەی کە هەمووان چاوەڕێکەن زیاتر تەشەنە بسێنێت و ئەبێ هەماهەنگیەکی هەرێمیش هەبێت لەگەڵ هەماهەنگێکی نێودەوڵەتی بۆ ئەوەی دەرباز بین لەگەلک سوپاس بوو تە بەڕێز شادی قوبادی دامەزرێنە و ڕێبەبەری عەدالە یەمەن شادی دەفمە ینی کەیف و خۆشی دەفەژی باڵندە کە vêja pêyekê ew balinde her keyfxweşiyê û aştiyê bû hemî rojhilata navaraz bînin gelek spas gelek xweşxal bîn زۆر سپاس برای ئازیزم ئیشەڵڵا هیوای خۆشبەختی بۆ ئێوە و هەموو هاوڕێیان لە کوردستان و لە عێراق و لە هەموو ناوچەکەمان زۆر سپاس